ڕاستەوخۆ وەلی سەلیم پەیامنێری پەیام لە هەولێرەوە وەردەگرین. وەلی سڵاو لێبێت ئەگەر دوایین پێشهاتی دانیشتنەکەی پەرلەمانی کوردستانمان بۆ بخەیتە ڕوو. سڵای خۆی گەورە لە تۆ تاوای بیسەر و بیندەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێتن. بەڵێ دانیشتنەکە تاوەکو ئێستا بەردەوام بە، هەروەها چەند تەوەرەیەک پاش و پێشان پێکرا بۆ ئەوەی کە کات بۆ دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە. ئەو پرۆژە یاسا و بڕیارانەی کە بڕیار وایە ئەمڕۆ خوێندنەوە یەکەمیان بۆ بکرێت کە 12 پرۆژە یاسا و بڕیارن خرانە پێشەوە بۆ ئێستا خوێندنەوە بۆ بەشێکیان کراوە، هەروە ئارەسەی لێژنە پەیوەنددارەکان کراون لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە راپۆرت لەسەر ئامادە بکەن و هەروە لە دانیشتنی تر دەسەر سەرۆکایەتی بیخاتە بەرنامەی کارەوە بۆ ئەوەی کە خوێندنەوەی دووەمیشی بۆ بکرێتەوە بکرێت بە یاسا. هەروە بڕیار جوایە دوای ئەوەی کە ئەم 12 پرۆژە یاسا و بڕیارە کە کۆتاییان پێهات خوێندنەوە یەکەمیان بۆ کرا، اینجا گفتوگۆی لەسەر خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان بکرێتن. هەروە پەرلەمانی کوردستان بەدواداچوونی کردووە بۆ ئەم کێشە لە ڕێگای لێژنەی ناوخۆ لە راپۆرتێکی مەیدانی ئامادە کردو. ئەمڕۆ لە هۆڵی پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە دەکرێتن سەبارەت بە هۆکاری ناڕزایەتی خەڵکی و هەروە ئەو خۆپیشاندانانەی کە ڕوویدا وەقوزەر و زیانەکان چی بوونە، وەروە پەرلەمانی کوردستان دەتوانێت چی بکاتن بۆ خەڵکی و خەڵکیش چۆن ڕازی دەبێت لە پەرلەمان و حکوومەت. ئەمانە هەموو لە راپۆرتەکەدا هاتووە. ئەمڕۆ گفتوگۆی لەبارەوە دەکرێتن، هەروەها گفتوگۆ لەبارەی بەعارەبکردنی ناوچە جێناکۆکانیش دەکرێتن کە ئێستا ئەمە هەست پێ دەکرێت بە ئاشکرا لەندە و ناوچانێکە ئێستا عارەبەکان دەسەڵاتدارن و بەتایبەتی لە دووسخورمات و هەروە سەرگەڕان چەند ناوچەیەکی تر بەشەو عارەب دەهێنرێتن بۆ ئەم ناوچانە و ئەمەش مەترسی ئەوە دەکرێتن کە نفوسی کورد لەم ناوچاندا کەم بێتەوە. بۆیە ئەمڕۆ گفتوگۆ لەو بارەوەش دەکرێتن. هەروە پەرلەمانی کوردستان دەوێت بە جددی کار لەسەر ئەم پرسە بکاتن، هەروە لەسەر پرسی دەست دەکات کێشانەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان کە هەرچەندە قسەیەکی زۆر هەبوو کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەم بارەوە بکاتن، هەروە ئیستقالەکەی سەرۆکی پەرلەمانی کوردستان پەسەند بکاتن. بەڵام جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند کە ئەوان پێویستیان بە ئەوەیە کە ڕێکەوتنێکی سیاسی لە دەروی هۆڵی پەرلەمان بکرێتن. بۆیە اینجا لە هۆڵی پەرلەمان ئەم دەست دەکات کێشانەوەی سەرۆکی پەرلەمان پەسەندکەن. بۆی داواشی لە بستنەوەی گۆڕان کرد کە ئەوان سەبریان هەبێت تاوەکو ڕێکەوتنێک دەکرێت لە دەروی هۆڵی پەرلەمانی کوردستان و لە دەروی هەرێمی پەرلەمانی کوردستان. من دوێنێ قسەم لەگەڵ سکرتێری پەرلەمانی کوردستان کرد، گوتم بۆچی ئەمە ناخەنە بەرنامەی کارەوە. گوتی دەست دەکات کێشانی سەرۆکی پەرلەمان و دەست دەکات کێشانی وەزیرەکانی گۆڕان ئەمە یەک پاکێجە، تاوەکو حکوومەت دەست دەکات کێشانەکەیان پەسەند نەکاتن، هەروە لایەنە سیاسەکانیش ئیتفاق نەکەن لەسەر ئەوەی کە ئەم پۆستەی پۆست سەرۆکی پەرلەمان ئەدرێ بەکوێ، ئەمە نایخینە بەرنامەی کارەوە. چونکە گوتی تاوەکو ئێستا بۆ چوونمان وایە بۆیە نایخینە بەرنامەی کارەوە. بۆیە ئەم ڕۆژ نەخراوەتە بەرنامەی کارەوە. بەڵام من بەپێی ئەو زانیاریان بەدەست من گەیشتووە چەند لایەنێک ئێستا داوای ئەم پۆستە ئەەکەن. بۆ نمونە یەکێتی نیشتمانی کوردستان داوای ئەو پۆستەی کردووە و کەمینەکان داوای ئەو پۆستە ئەەکەن. پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئێستاش ئەویش مەبەستێتی ئەم پۆستە بۆ خۆی بێت و خۆش یەکلایی نەکردوێتەوە. ئەو کەشی بۆ هیچ دایانێک نەکردووە کە پۆستەکە پشتگیری کامل لایەن دەکە بۆی کە پۆستی سەرۆکی پەرلەمانی پێ بداتن. بەڵێ سەبارەت بە ئەو تاوانانەی لە شارۆچکەی دووسخورمات و ڕوویاندا لە 16 ئۆکتۆبەر و دواتر هیچ پرۆژە بڕیارێک یاخود پرۆژە یاسایەک باسی لێوە کراوە لە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ سەبار بە خورماتوش ئەمڕۆ قسە ئەکرێتن، هەروەها بە تایبەتی ئەو راپۆرتێک کە لەلایەن لێژنەی ناوخۆ هەروە چەند لێژنێکی تر ئامادە کراوە سەبار بەم ناوچانەدا ئەمڕۆ قسە و باسی لەبارەوە ئەکرێتن. هەروە بۆ خورمات و ئەتوانێت حکوومەت هەرێمی کوردستان چی بکە و چۆن کۆنتاک دەکەن لەگەڵ حکوومەتی بەغدا بۆی کە ئەوانیش بەجددی بێنە سەرخەت ئەو گرژی و ئالۆزێکی ئێستا لەو ناوچێ هەیە، ئەو بەعارەبکردنی ئێستا لەو ناوچێ هەیە، ئەمە کۆتایی پێ بهێنرێت و هەروە کوردەکان بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان وە قەرەبوش بکرێنەوە. ئەمەش قسەیەکی ترە ئەبێ ئەو کوردانەی کە ئاوارە بوونە حکوومەتی عێراق قەرەبیان بکاتەوە بگەڕێنەوە سەر زێدی خواری هەولێرەوە. سپاس بۆ زانیاریەکانت.